بەڕێزان دووبارە سڵاوتان لێ بفەرم بەردەوامین لەگەڵتان پاش کۆمنتەکەی مامۆستا ئەحمەد میرە میوانە بەڕێزەکان پرسیارەکانیان نەخانە ڕوو فەرموو قسەکانت تەواو بکە. من لەو خاڵەوە کە وەستانی لەسەر مەسەلەی مێژووی کورد جارێکی تاکی دەکەمەوە سەر ئەم مێژووە ئێمەش بەشێکین لێ باز لەوە کە ئێمە کاگە عەبدوڵڕەزاق ئەمە تۆمەتە فەرموو بۆم بسەلمێنە ئێمە سەر بە چ کارکتەرێکی سیاسی لەم کۆمەڵگایەدا کە مێژووی نیە لە ڕابردوودا. ئەگەر تۆ پێت وایە تۆ ئێمە سەر بە یەکگرتووی ئیسلامی کوردستانی بوختانێکی سیاسیمان بۆکەی پێویستە بەڵگەیەکم بیتێ بە پێی فڵانەشت و بە پێی ئەجەندای ئیشکردنی ئێوە سەر بەم حرەکاتە سیاسێت ئەگەر پێت وایە ئێمە سەر بە بزوتنەوەی گۆڕانی فەرموو بەڵگەیەک بێنە بیسەلمێنە ئێمە مشکلەمان لەگەڵ دەسەڵات و لەگەڵ ڕاگەاندنی دەسەڵات لێرەدایە لەوەیە کە ئەو دێت بە ویستی خۆی ئەتشۆرێ و تعریف دەکا بەبێ ئەوەی ڕێگا بە بەوەی تۆ دیفاع لە خۆت بکەیت بەخشینەوەی ئەم پێناسە بە ئێمە کەسەر بە حرەکەتێکی سیاسین ڕابردوونی لەکوێ هەیە کاکە ئێمە هەموو جاوتومانە پێویستمان بۆنی ئەگەر ئۆپۆزیسیۆن علی لە مقابلەیە ئەڵێ دیفینی ئەمەدام لەکوێ ئەڵێ لەکوێ ئەڵێ لە چ ژمارەیە لە چ گۆڤارێ لە چ ڕۆژنامەیە لە چ کەناڵی ڕاگەاندنەوە ئاڵێ ئیشی من نییە جەنابەت کە ئەڵێ ئەبێ بڵگە بێنێ فەرموو پێم بڵێ لەکوێ من لەگەڵ ئەندامێکی مەکتەبی سیاسی دوازام دووهەم یاسێهەم ژمارەی لڤین بوو بیدا سەرەتا ها بۆی کە مۆزوعی بم لەگەڵ ئەندامی مەکتەبی سیاسیە گرتو پێم وتمەرێ ئەم مەجەلەیە زۆر ینی هینە ینی زۆر موسیرە زۆر ئیساراکە تووشی مشکلتانەکەوتی وڵی ئەزان ئەکیدم تووشی مشکلەمانە کاکە خۆمە ئەو برادرانی کە دەسێن وسەران خۆ من 5 ملیۆنی کاکە بورە خۆمە لە ئەمریکا ناژین 300 ملیۆن بین کاکە ژیان ئێمە ئەڵێن بەپی قیاسی بەپی قەباری خوان بەپی مەودای خوان ئێمە لەم هێزە سیاسیانەوە نزیک و دوورین ینی چەند لە یشێتی نیشتیمانی یا چەند لە پارتی هەمان هێندەش لە بزوتنەوەی گۆڕانی و یەکگرتووی ئیسلامی و حزبی شیوعی و کۆمەڵ ئیسلامی و دوور و نزیکایەتیمان هەیە ئەمانە تۆمەتن من ئەڵێم بەڵگە بێنە کە عەبدوڵڕەزاق جارێک کەوتیتەوە هەڵەوە گۆڤاری لڤین لە ژمارەیەکیەوە تاکو ژمارە 33 هەر هاوڕێک ئەرشیفی هەیە دوای قسەکانی من لە بەرنامەکەی لە ماڵەوە سەیری بکە گۆڤارێکی گەنجانە بووە ئەسڵەن تەدەخولی لە مەجالی سیاسیان نەکردووە باسی لەوە کردووە کە گەنج چۆن ئیش بکە دوای 33 ژمارە بەڵێ بێگومان وایە ئەتوانێت بگەڕێتەوە سەری ئیسلامی دەری کرد بەڵگەم مثلەن بارمەتیتان کاک سلێمان سەرنجێکی و دواترە گەڕمەوە لای من پێم باشە برادران کە سەرتۆپی میدیای ئەهلین ینی ئەمە ڕێی منە لەوانەیە ڕێی کاک عەبدوڵڕەزاق نەبێ من پێم وابێ ئاوێنە و هاوڵاتی و لڤین ڕاقیترین دیوی میدیای ئەهلین لەبەرەوە بەڵام عیبە گەورەکە ئەوەیە کە بەم جۆرە ینی لە چەشنی حزبێکی سیاسی کە خوان مقدس دەزانن پێیان وایە پاکیزەی ناو میدیا و دنیای میدیاگەرین و هیچ هەڵەو کەم کوردیشانتیان نیە من پێم باشە خۆیان بڕۆن با لڤین کە تیراژی 25,000 ئەگە هەڵانە بم بڕبزانە داخۆی هێشتا تیراژەکەی بۆ دابەزیوە بەڵێ و داش بەزیوە و بزانە داخۆی فرۆشیشی چەندە من پێشەوەی بەمێرە لە چەند شوێنێکەوە کاک ئەحمەد ویستی دوای ئێوە داتاکەی دەخەم بەردەستی لە ئەو ناوەندانەیە کە لڤین و هاوڵاتی ئەوانە بڵاو دەکەنەوە ڕۆژنامە هەیە تیرازی 10,000 بە 3,000 دانەی دەفرۆشێت کە من جێگەی داخمە من ئەمە زۆر بە قەنەعەت بە ئەو پەڕی ئەوە دەڵێم بۆ من جێگەی داخەکە لە ئەنجامی مامەڵەکردنی ناپرۆفشنەڵانە و پەرلایەنداریانەی بەشێک لە میدیاکارانی میدیا ئەهلی ڕۆژنامەی ئەهلی سەرتۆپەکانیشی بگەنەوە حاڵی کە فرۆشیان لە نیوە زیاتر دابەزێت لەبەرەوە من پێم وابێ ئەم میدیا ئەهلی خەریکە بەرەو مەسەلەن ڕەشوسپیەکە دەڕوە بەرەو میدیای ڕەشوسپی دەڕوە باشە ئەی سەبارەت بەو ڕێی بەڕێزیان ڕات چییە کە باسیەوە کاکە ئەمان تا ڕادێکی زۆر لایەنگری ئۆپۆزیسیۆنەکەن و هەندێک جاریش مەسەڵەن ئەو تۆمەتە ئەڕاستی ئەمانەکرێت کە ئاوترێ هەندێک جار ڕۆڵی حیزبێکی سیاسی ئۆپۆزیسیۆن دەبین واتە ئۆپۆزیسیۆن سێ حیزبی سەرەکی نییە بە لڤین و ئاوێنەوە هاوڵاتیەوە بوون بە 4 ئەمە قسەیەکی تا ڕادێک دروستە و تۆ بە تایبەت مامەڵەکردنی لڤین و ئاوێنە و هاوڵاتی بێنە لە دوای لەگەڵ لە هەفتەی شوباتەوە تا ئەم لەحزەیە بجیاوازەکانە لەگەڵ کە ئێنن و ڕۆژنامە لا پەڕەی یەکەمیان دەدەڵێن بارمەتکە لە لاپەڕەی یەکەمدا لە لاپەڕەی یەکەمدا لە مامەڵەکردن لەگەڵ خەبەردا مامەڵەکردن لەگەڵ باقسەکەم تاوکەم مامەڵەکردن لەگەڵ ماشەدا
قسەکەت تەواو کردووە تۆ باسییانەکەی ڕخنە قبول ناکەن و نەفەسیان کورتە ئەڵێ یعنی ئەوە بۆ چوونەکەت ڕوون و وازەحڕ لەگەڕ ڕێبای ژۆڵام بەڕاستی لەوە بێوجدانیەکەیەکە کاگی یونس هێڵێت لە هەفتەی شوباتەوە تا ئێستا ئێمە وەکو لە ڕۆژنامە ئاوێنۆک و ئاوێنە قسەکەم ینی ئەوە ئێمە تەنها ڕۆژنامە بووین لەوە کە ڕەنگە لەلایەن خۆپیشاندەرانی شۆگلەیمانات بێتە سەر ینی بەو سوورەتە نەچونێتە قەنەعەتمانەوە بۆ کە ئێمە ڕۆژنامە هەموو خەڵکی کوردستانی تەنها ڕۆژنامەی خۆپیشاندەران نین و لە تەختیەمان و چ لە بەشداریکردنیشمان لە بەردەکی سەرا هەموو کەس کە چاودێرێکی بەویژدان بێ ئەتوانێ و شایەتێمان بۆ باکە ئێمە تا ڕادەیەک ناڵێن لە سەدا سەد زۆر پاکین و زۆر پرۆفشناڵین دەرەجەدانانین مشاهدی بۆ دەدەم مشاهدی بۆ دەدەم کە لەم ڕووداواندا فعلەن ینی ئەگەر ڕێژەی بێلانی وەربگرین ئاوێنە بێلانتر بوو لە لەوین هاوڵاتیش بێلانتر بەڵام بەڕێز زوانە بەڕێی من بۆ سەرمانی قسەی کە عەبدوڕەزاق پێ دوایە مەسەڵەن عاز لە کاگنە و شیروان و مامۆستا عەلی باپیر و مامۆستا ئەمیری من وا ناڵێم بەڵامداری گشتی یەکگرتووە من وا ناڵم بەڵام لە هەفتەی شواتەوە سەربەرگی هەموو لەڤین بخوێنەوە لە دار و بەردی داوە چێ کەس نەماوانەیە نەیخاتە سەربەرگ بە کاگنە شوانی شخصە سەربەرگ یعنی راپۆرتێکی لە BBC وەرجێڕا کە دەڵێ کاگنەشوان ریفۆرمسیە یان کودەتاسیە ینی مەقصدمەوەی لەنا ئۆپۆزیسیۆنیشدا جیاوازی کردووە ئەمە ناکاتەوەی کە ئەمان بە نەفەسێکی نیشتیمانی ئیشەکەن و خەمی واقعەکانە لە گرێژ نەفس بەڕای من نەخێر باتڵ ناکاتەوە نەخێر ئەمە دومیانە ئەمەوا دەکەوێتەوە کە لەڤین لەم ماوەدا ڕێعاتی هەموو ڕێعاتی کەسی نەکردو جگە لە یەکگرتووی ئیسلامی دەبێت و ئەمە دەبێت لەڤین وەڵامی داتەوە خۆیان لەوانەیە ئەمە ملاحەزەی منە من ناڵم ئەمە فاکتە ئەمە هەڵوێستی منە لەسەر لەڤین و هیوادارم کاک ئەحمەد بۆ نیگەران بۆچی بەناوی میدیا ئەهلیەوە لە کاتێکا کە ئێوە سەر بە یەکگرتووی ئیسلامین بەپێی قسەی ئەو بە پێی قسەی کاک عەلا من نەبووتە سەر بە یەکگرتووی ئەڵێ مراعاتی یەکگرتووە من پێم وابێ بۆ یەکجار خۆتان ئیعلان ناکەن بۆ نمونە بڵێن ئۆرگانێکی یەکگرتووی یا دیفاع لەوانەکەی زۆرم هەیە ئەگەر لێم قبول بکەن یعنی ئەو قسانە بە شانی جوابدانەوە نازانم ئەوەی کە سەر بە هێزێکی سیاسیە خودی پسە بە ئۆپۆزیسیۆنین ئەوە خوێنە بڕیادە بۆ ئەم غرورە لەکوێوە هەیە دوای خەڵک بە منطقی وەرناگرێم قسانە دەخێ بە منطقی وەرناگرێ ئەوە بختاشی من خوێنەری تۆ کاک ئەحمەد من خوێنەری تۆ من خوێنەری تۆ سیاسیانە بیرەکەیتەوە لە قەزیەکە فەرمو من پێت ئەڵێم مەسەلەن کام میدیایە سەری منە کاک سلێمان سەری منە بۆ چ میدیایە کاتۆ بە باسی ئەوە بکە یەکگرتووی ئیسلامی لەژێر سێبەری بنالی دەستکەوتەوە بۆ ژێر چاکەتەکەی ئۆباما باز لە گۆڕینی سیاسەتی یەکگرتووی ئیسلامی تۆ لە خۆ دۆڵی کاکە ژیان تۆ کاک عەبدوڕەزاق ئەم جوملە گشتیانە هەموو کەسێک من نەهاتۆ دیفاع لە یەکگرتووی ئیسلامی بکەم یەکگرتووی ئیسلامیش وەکو هێزێکی سیاسی سەیری یەکەم ئەتوانی حزبی سیاسی بۆ خۆی بێ لێرە دیفاع لە خۆی کا باسی چیەکە وەکو وتمەوە قسانە شانی جوابدانەوە دیە لەگەڵ احترامی زۆرم بۆ دوو هاوڕێم لەبەرەوە تۆ لێرە بەس مەسەلەی خۆپیشاندەران هەرگیز ڕۆژنامە نووسی بێگومان ئەبێ وادێ یعنی لە نێوان لە کاتی خۆپیشاندان لە کاتی خۆپیشاندان ئەسڵان تۆ شانیەوەنی من لەگەڵ دانیش ناگەین ئەنجام دارمەتیتان ناقەشێکی معرفیەکەین بارمەتیتان ئەم گفتوگۆیە هیچ معرفی نییە بارمەتیتان ئێمە هاتوون گوێ لە یەکتر بگرین ئەو بە مناڵێ شانیەوەنێ خۆتە هەموو کەسێک چیتیابێ بارمەتیتان ئێستا ئەگەڕێمەوە دیداتان بنەرانی بەڕێز خۆشەویست پاش یەک ناوبڕی کورد میوانەکان پرسیارەکان ئاراستاکەن و دواتر کامیان منطقین و کامیان تا ڕادەیەک پەیوەستن بە پرەنسیپەکانی مێدا و کامیان توانیوانە لۆجیکیانە هەلومەرج و ڕەوشی میدیای کوردستان شی بکەنەوە بەجێ هێڵین بۆ ئێوە بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێ و ببورن لە ئەنجامی هەڵەتێک گەشتێکی بچووکەوە بۆ کەمێک بەرنامەکەمان ڕاگرت ئێستا بەردەوامین لەگەڵتان فەرموو ئەوڕەجاف بۆ کاک ئەحمەد و هەر پرسیارەکەم دوولایەنەیە بۆ کاک یاسینیش سەرەتا لە کاک ئەحمەد دەپرسم لە ڕۆژی چوارشەمە 16 مانگی ئەم مانگە لە سایتی لڤین نووسراوە لە ڕێی کادرێکی یەکێتیەوە بارەگای پارتی دیموکراتی کوردستان تەقێنرێتەوە لە جەلەولا
لەو کاتە کە هەواڵەکە داڕژراوە باز لەوە کاک بارەکەکە زیانی پێگەشتووە بەڵام باز لە شەیدبوونی باڵێن هاوڵاتیەک ناکە لە هەمان کادا لایەنگریەک پرسیاری دۆمەوەی کە مەیلداری هەیە لە لێوان با بڵێن عالامی ئەهلیە ئەویش ئەوەیە ئەگەر نمونەی دەستەکارکێشانەوەی کادرەکانی یەکێتی و چوار پەرلەمانتارەکەی گۆڕان بینەوە ئەوەندەی دەستەکارکێشانەوەی کادرەکانی یەکی دیکراوە مەوزوع لە ناو ڕاگەاندنە ئەهلەکانە ئەوەنە چوار پەرلەمانتارەکە نەکرایە مەوزوع کە ئەوە زیاتر پێوەست بووە خەڵکەوە. زۆر سپاس دەکەم. فەرمۆ قوربان. باڵا هاوار ڕاستە لە کوردستاندا میدیای ئەهلی وەکو ناو هەیە بەڵام مشکلەکەیان ئەوێ ئەهلینین لەوانەیە وەکو ناو وەکو خۆناساندنیش سربەخۆ بن بەڵام سربەخۆ نین کۆمەڵک لایانی ئیجابی و سلبی هەیە لایەنە ئیجابیەکانی ئەوێت لە زۆر حاڵەتدا کاتێک کە کێشەکان دەکەوێتە مەسەلە نەتەوایەتی و مەسەلە سیاسیەکان ئیمکانی هەیە ڕاگەیاندنی سیاسیان ڕاگەیاندنی حزبی نەتوانێت کۆمەڵێک شت هەیە دەری ببڕێ بەڵام ڕاگەیاندنی ئەهلییان ڕاگەیاندنی سربەخۆ ئەوانی کە بۆ شێوە خۆیان دەناسێنن بێ دوو دڵی و بێترسی ئیقلیمی شتەکان دەرببڕن. پرسیارەکەم ئەوەیە ڕاگەیانی ئەهلی وەکو جەنابەت ئیشارەتت پێدا لە بیدایەتدا مەسەلەی دابەشکردنی شەجەرە دەسەڵاتەکە لە ناو ڕاگەیانی ئەهلی بۆچی ئەو هەموو ئیشقاقە لە ناو ڕاگەیانی ئەهلیشدا دروست دەبێ وەک لە ناو حزبە سیاسیەکانیشدا دروست دەبێ حەز دەکەم کاک ئەحمەد میرە جوابی و پرسیارمداتەوە زۆر سپاس. سەرچاوم فەرموو. ناس عەبدوڕەحیم ڕۆژنامە نووس. کە عەبدوڕەزاق باسیەوەی کردکەوە میدیای ئەهلی تووشی ئەزمەی ئەخلاقی بووە. من لێرەوە دەپرسم سنووری ئەخلاقیەتی کاری ڕۆژنامە نووسی ئایا چێ دیاری دەکات؟ ئایا ڕەوایە خەڵکانێک سنووری کاری ئەخلاقی ڕۆژنامە نووسی میدیای ئەهلی دیاری بکەن کە خۆی قەڵەمی بەعز بووە بۆ بەعسی نووسیوە یا قەڵەمی شەڕی ناوخۆ بۆ لە شەڕی ناوخۆوە شەڕی کورتکوشتی بارمەتی مەبەستە مەسەن شخصێکی دیاری کراوە کۆی دەسەڵاتی میدیای حیزب کە هەمیشە باز لەوەیەکن کەوا میدیای ئەهلی لە قەیرانی ئەخلاقیاتایە ئەخلاقاتی کاری مهنیایە کۆی بڵێن موەساتی بەبەستمەوەی ناکۆی قسەی تۆ تەناقسی ئەو قسەی تەناقسەی تۆ نیە مەبەستە لە شخصێکی دیاری کراوە شخصێکی دیاری کراوە نێت چۆ قەڵەمی بەعس زۆرن ئەمڕۆ ناو میدیای حیزبان بەڵام ئەوەش ئەچێتە خانەی تۆمەتەوە لە قەڵەمەکانی ناو دەسەڵات هەمووی قەڵەمی حزب ئەزنیە لە هەرێمی کوردستانە خەڵکانەگەی ڕاستی بەڕژەم بوون بەڵام ئەوە بەم مطلقیانە کات لە یەکەم هەمووی قسە نەکەین کەسمان لەبەرەوە هیوادارم هەمووتان پیادەی ئەوە بکەن سنووری ئازادی هیچ کەسمە بەزێنن بە هیچ جۆرێک قسەکان تۆمەی شخصیتیانە بێ و کاک عەبدوڕەزاق ڕوونیشی کردەوەڵێ مەبەستم لە کۆمنتەکەتە بەڵام مەبەستم لە کارکتەرەکە جەنابەت فەرموو. پرسیاریشی کەش بۆ کاک سلێمان عەبدوڵڵا یونس باسی ئەوە کە کەوای یەکێتی نیشتیمانی پاڵپشتی میدیای ئەهلی بووە ئەو کاتەی کە دەنگی ناڕەزایی لە میدیای ئەهلیە ئەڕژایە خانەی بەرژەوەندی یەکێتیوە لەم سنوورە بەڵێ پشتیوانی لێکرد لە پێناوی خۆیان نەک باوەڕبوونی پێی بۆیە کاتێک کە باوەڕی پێی نامێن ئەم شوێنی کە جەنابی تیان دانیشتووە حیزبەکەی خۆی سووتاندی کەواتە تۆ پێ دوایە ڕۆژگارێکیش ئەم میدیای ئەهلیەکە ئێستا پێیانەڵێن ئەتباعی بەڕێزان نەوشیروان مستەفا و یەکگرتو ئەوانە ڕۆژگارێکیش تابعی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون تابع نەبوون بەڵام کاتێک کە قسەیان بۆ کۆمەلگا کرد دەنگی ناڕەزایی کۆمەلگایان نەگەیان بە شێوەیە لە شێوەکانە چوە بەرژەوەندی خانەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو کاتە یەکێتی مجاملەیەکردن ئەو کاتێ یەکێتی مجاملەیەکردن بەڵام کاتێکەوە حیزبێکی سیاسی ئۆپۆزیسیۆن دروستە بێت و خەڵک تەوجیهاتەکەی میدیای ئەهلی کاتێکە تێئەگەیەنێت پشتە کاتێ ئەم حیزبی یەکێتی پەلاماری میدیای ئەهلیەدا و دادگاکان و کوشتن و بڕینەکان لە محافزەی سلێمانیا هیچی لە هەولێر کەمتر نییە باش و شانازیە نەکا بخۆ بەڕێز کاک هاوکار وەڵام پرسیارێکم بۆ کاک ئەحمەد میرە و ماشێتێکی بیرەهێنمەوە و پرسیاریشم کاک عەبدوڕەزاقەیە. کاک ئەحمەد میرە تۆ ئەڵەی گۆڤارەکەم سەر بەخۆیە بەڵام لە کاتێکا لە هەموو دنیا بەس خوا شایستی ئەوە نییە کە ڕخنەی لە بگیرێ ئێوە ئەو ڕخنەتان لە خوا گرتووە ڕختان لە شوان مستەفا نەگرتووە ئەو ماشێتم پیشامەیەکە لە کونوکە لە بەلێکەوە ڕکلامی کاک نەشیوانەکەن بەقەدر ئەوەی کە ڕختان لە خوا گرتووە بەقەدر ڕختان لە شوان مستەفا نەگرتووە چ لە ناو دەسەڵاتدا بوو چ لە دەروی دەسەڵاتە بەڵام من ناگەم تۆ تێگەی مەبەستی چییە؟ بەڵێ حەزەکە دووبارێکم باشە گرنگەوەی ئەو تێبگا من جواب نا دووبار عەفوون تو کاک ئەحمەد میرە ئەڵەی گۆڤارەکەم سەر بەخۆیە لە گۆڤارەکەی خۆتەوە ڕخنە لە خوای گەورە گیراوە ڕخنە لە شوان مستەفا نەگیراوە چ لە دەسەڵاتە بوو چ لە دەروی دەسەڵاتە بوو هۆکاری ئەمەم پێ بڵێ من ماشێتێکی بیرەخەمە لە 2009 کاتی هەڵبژارەکانە
لە گۆڤارەکەت بڵاو کرایەوە ناوەڕەتی نەبوو کە ئەڵێ دکتۆر بەرهەم نابێتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم گۆڤارە لەگەڵ ڕێزما بێشەرمانە درێژەی پیا و ڕوونکردنەوەشی نییە و وەکو مێشە میوای نەبێ بۆ کاک ڕەزاق پرسیارەکەم ئەوەی ئەتوانین پێم بڵێ ڕۆژنامەی ئەهلی لە هەولێر و دوهۆک کێیە ئەگە باسی ڕووداوەکەی ئەوە کاک نەچی لە پشتەوەی و هیوادارم باسی ئەوە نەکەی زۆر سپاس فەرمو خاتو ژیار کاک عەبدوڕەزاق جەنابەت باس لەوە کرد کە 5-6 جەریدەی ئەهلی هەیە لە شاری هەولێر و اعتراف بۆ ناکەی کە با بڵێن سێ کوچکەی میدیای ئەهلی لە ناڵی شاری سلەیمانی چکە بەتەنها ئەو سێ میدیا بۆ شاری سلەیمانی نییە بەڵکو بۆ هەموو کوردستان و بۆ ئەو شوێنانیشی کە پێیەگا بەڵام ئەو جەریدانی کە جەنابەت ناویان هێنا ئەلفە بایە جیمە ئێمە ناو نابین بەناو بەڵام سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کاک فازڵ میرانی ڕایگەاند ڕۆژنامەی ئەلف و با دیار ئەلف و باوە ناوەکەیانە ئەڵێ لە دوور و نزیک لە ئێمە نزیکن لە دوور و نزیک هەر بەم لەفزە هێنای و لە مقابلێکی کەناڵی زاگرۆزی شابوو ئەمەی کە جەنابەت بە ئەهلی ناوت بر دووەمیش ئێمە میدیای ئەهلی لە قەیرانی ئەخلاقییانە هێندەی ئێوە لە گەمارۆدانێکی پێگەیشتنی سەرچاوە یاخود لێدوانی ڕۆژنامەوانی من کاگرنج ئەمێ ئاماژە بۆ بم کە سەرۆکاتی هەرێم پێم وایە من 3 ڕقەمم وەرگرتووە هەموو جارە لە ئاژانسی هەواڵی پامێر ناوەکانە بینم کە هەر ڕۆژە یەکێک بۆتە وتەبێش 3 ژمارە مۆبایل هەری ڕۆژە یەکێک بە کاک فواد حسێنیشەوە کە سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمە بەڵام یەک کەسیان وەڵام نادەنەوە ئەمە وتەبێژە ئەمە وەڵامی میدیا ئەهلیەکان نادەنەوانێ ئەمە لە قەیران ئێمە لە قەیرانێکان یاخود لە گەمارۆدانێکان لەلایەن ئەو دوو حیزب بۆ گەمارۆدانی لێدوانەدان بۆ میدیا ئەهلیەکان یاخود پێنەدانی زانیاری ڕاست ئێوە بۆ خۆت ئێمە زۆر جار زانیاریمان دەسەکەوێ ئەمان زۆر باشە مەفهومە کاک عەبدوڕەزاق نا ئەمە پرسیارێکی دیاریکراوت هەیە لەسەر کۆمنتەکانی لەسەر بۆ چوونەکانی لەسەر قسەکانی کاگرانج مەبەستم ئەو باسی لۆ کرد ئێمە با بڵێن میدیای ئەهلی لە مۆراڵێکی با بڵین لە قەیرانێکی ئەخلاقیە ئێمەڵین لە قەیرانی ئەخلاقییان بەڵکو لە گەمارۆدانێکی ئەم دوو حیزبێ گەمارۆدانی کە لێدوانمان بۆ نەدرێ زانیاری ڕاستمان پێ نەدرێ مە زانیاریمان دەسەکەوێ بە دوواداچوونی بۆ زۆر باشە ئێستا مەبەستەکەت ڕوونا بەڕێزان بزانین وەڵامی کە عەبدوڕەزاق چییە زۆر باشە با لە دوا کۆمنتی خات و ژیارەوە دەست پێ بکەین وەڵامت چییە بۆ پرسیار و کۆمنت باشە من پرسیارەکانی کە عیلاقی بمنەوە هەیە بەس ئەویان بەس ئەوڵێ زانیاری نییە بۆیە ئەوە یەکێکە لە کێشەکانی هەندێک لە میدیای ئەهلی و هەندێک لە ڕۆژنامە نووسەکانی کە لەناو ئەو میدیای ئیشەکان بەڵام تۆ کاتێکیان ئەمە ناکاتەوەی معانەتەکانیان نابینی تەلەفۆنەکەن بۆ 50 کەس جوابیان نایەنەوە مثلەن سەرکردەکانی ئەم حزب بەدەسەڵاتدارانە هەتاوەکو ئەمان چاوپێکەوتنیان دەسەکەوێ هی عەلاوی و مالیکیان زووتر دەسەکەوێت بەعرض بکەم ئەوان خۆشبەختترن لە ئیعلامی حیزبەکان خۆیان ئەوان خۆشبەختترن ئەلاکوین قسە ناکەن سەرکردەکانیم بەهەرحاڵ ئەوەی کە باسی زانیاریەکە یەکێک لە کارەساتەکان لەکوێیە کە ڕۆژ هەندێک لە هەواڵانمان لە ڕۆژنامەی ئەهلی کە پێڵی کاکە بۆ ئەم هەواڵە خراپەت بڵاو کردەوە تۆ نەوەیە تاکید کردە لە کاکە کە زانیاری نەبێ من بەڕێز خۆم بڵاوەکەمەوە و ئەوە یەکێک لە برادران ئەگەر غەڵەت نەم کاکەمان ڕەوفە هیوادارم غەڵەت نەم ئەو بێ ئەگەر غەدری لێ نەکەم ئەو بێ جارێکیان بەو معنایە و تاریکی نووسی بۆ ئەڵێ کە تۆ زانیاریم نەدەیتێ منیش کە بڵاو کردەوە هەندێک زانیاری ناڕاستم تیاچێ ئەمە کارەساتە من ئەگەڕێم وەسە قسە یەکەم زانیاری هەبێ و نەبێ نابێ ڕۆژنامە نووسی غەڵەت بڵاوکاتەوە بەڵام ئەمە بەو معنایە ناڵێم کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم و هەموو دام و دەستگاکانی کە پێویستە ڕۆژانە کۆنگری ڕۆژنامەوانیان نەبێ و زانیاری و داتابەن بە خەڵک بۆچی نیانە تەبان ئەوە جێی ڕخنەیە و جێ ئەوەیە کە هەموو ڕۆژێک ئەم برادرانمان لە ڕۆژنامەی ئەهلیە لە ڕۆژنامەی حیزبی هەمومان بەدەنگی بەرز بڵین حکوومەتی کوردستان سەرۆکایەتی هەرێم دام و دەستگاکانی وڵاتە تکایە زانیاری بن ئەگەر ئەتانەوێ غەدرتان لێ نەکرێت دەگەرتانەوە وەکو ئەوەی ئەو خوشکە ئەڵێ زانیاری هەڵە بڵاو نەبێتەوە زانیاری بدەن من زۆر بە توندی ڕخنە لەواگرم کە برادێک ئیشی ئەوەیە وتەبێژ بێت جواب ناداتەوە ویشی ئەوەیە کە ئیشی ئەوەی تەصریح داتێت تەصریح ناداتێ سەرکردایەتی جواب ناداتەوە کەسێک جواب ناداتەوە ئەوانە جێ ڕخنە باشە تۆ خەڵکی کوردستان جێی ئومێدی خەڵکی کوردستان بیت و سبێنە مەسەڵەن کاتی دەرچوونی ڕۆژنامەکەت بێودایان قەزیەی گەرم و گرنگ کە پەیوەندی چارەنووسازی بە خەڵکی ئەم وڵاتە و مەسیری ئەم وڵاتەوە هەیە خەبەرەکەت بڵاو ناکەیتەوە
لەبەرەوەی کە مەسەەن جیهەتەکان ئستعدادیان نیە تااقەتی وەڵامدانەوەیان نیە لە سەفرن یا تەلەفۆنەکان داخراوە یا حساب بۆ میدیای ئەهلی ناکەن یا ئەو ڕۆژنامە نووسیان پێنا پرۆفشنەڵە یعنی ئەبێ میدیای ئەهلی ئەم وڵاتە هەمووی دا بخرێ لەبەرەوەی حیزبەکانی ئەمە تااقەتی جوابانیان ێزگار باشنی ێزگار باش ئەمە ژۆزیان باشە باش جوابیانە دەنەوە ێزگار باش نێ برا و ێزگاروانی ئەسڵەن یەکێک لەو خاڵانەی کە من لەسەر هەندێک میدیایەوە هەندێک ڕۆژنامەزیێ لێ ئەسڵەن کاری ابتیزازەکەن برا ئەسڵان ڕۆژنە هەندێک مەسئول هەیە لە ناو پارتی لە ناوی یەکێتی ناو حیزبەکانی کەش ئەنی زۆر لە لە میدیای حیزبەکەی خۆیان ناترسن بەس لە میدیای ئەهلیە ترسن و تەواویشیان لەگەڵەکەن و لە پشتی برادەکانی خۆیان و هەندێک زانێریشان دەدەنێ و بۆ مقابلەش بۆ ئەوان حازرترن باشە با کورتی وەڵامی ئەو پرسیارانەی کە بۆ خۆ کاک ناز عەبدولکەریم وانە کاکە وتی ئەخلاقیەتی ڕۆژنامەنووسی چێ دیارەکە وڵی ئەوە کاک ئەحمەد مامەسای ڕۆژنامەوانی ئەو باشتر لەنگا لەم باشترە بەڵام من جملەیەکت پێڵێم ڕۆژنامە ئەخلاقی ڕۆژنامە سێوێ کە ڕاستگۆ بێ هیچ مبەڕێنێ بۆی کە درۆکە یعنی هیچ مبەڕێک هیچ پاساوێک بۆ ئەوەیە ڕۆژنامەیەک مانشێتێک یا خبرێکی درۆ بڵاو کاتەوە کە درۆی کرد لە ئەخلاقیت ڕۆژنامەسی لایداوە سەبارەت بەوەی کە ئەو ڕۆژنامانەی بەڵام کلمەیەکە دوودەوە پێ ناخۆشە با من دیفاع بکەم باسی ئەوەی کرد کاکە باسی سلێمانی نەکە سلێمانی لە هەولێر خراپتر کاکە سلێم هەولێر چیەتی ئێوە حەزەکەم ئەو تەسەوەرە هەولێر نامێنێت هەولێر پایتەختی پایتەختی کوردستان و ئەم گەنجانەش دڵنیام لەوەی هەر هەمویان هەولێر بە پایتەختی خۆیان نەزانن بۆ سلێمانی و هەولێر و دووەکو زاخۆ لەلای ئەم گەنجانە وا بیر ناکەنەوە دڵنیام لەوانەیە هەڵەیەکی زمانەوانی بێت بەڵێ فەرموو سەبارەت بە میدیا ئەهلیەکان سەبارەت بە میدیا ئەهلیەکان ئەوانەی کە بە میدیا ئەهلیانەی کە باسەکرێ ڕوبەر پێش نازانم بەداخەوە پێش چەند ماڵێک داخرا ئەوە ڕۆژنامەیەکی ئەهلی بوو دەرەچوو و باس دەرەچێ و ڕووداو دەرەچێ و ئەگەر بە من بڵێ کاک نەچیروانیا هەر بە ڕێزێکیکە هەر ڕێزێکیکە پارادا منش پێدا بێم فلان ڕۆژنامە چێ پارێدا فلان ڕۆژنامە من نامێ بکەمە ئەو قسانە چکە قسەکەی تۆش بێ بەڵگەیە کاک نەچیروان پارێداتێ یا کاک فلان کەس پارێداتێ قسەکەی تۆش بێ بەڵگەیە لەبەرەوە منیش ئەگەر قسەی بێ بەڵگە دەوێت قسەی بێ بەڵگە دەوێت منش هەموو ڕۆژنامەکانی کە لە کوردستان دەرەچێ زایەکی یەکی سپۆنسەریان بۆ دۆستمان ناوێت بەڵام من نامێ و ناوە ڕۆنە مەبەستەکەت بەڕێز کاک ئەحمەد میرە سەبارەت بە وەڵامی پرسیارەکان سپاس بۆ هاوڕیانە کاگاوەرە هەڵەیەکی میهەنی لێگرتوین دەستخۆش خۆشمان دەستمان پێکرد بوو کەوایە بەڵام لە داڕشنەوەی مانشێتەکە ئاوا بوو دوایش گۆڕیمان بە کەناڵەکانی ڕاگەاندن باسییان لەوە کرد کە گوایە تیرۆریستەکان یشێ لەو کادیرانی یەکێتی نیشتمانیان بەکارهێناوە بۆ ئەو عملیە ئەنجام بن بەس سێغەی داڕشنەوەکە لە ڕووی زمانوانیەوە هەڵەیەشی تێداوە بەڵام خۆشمان هەستمان پێکرد و چاکمان کردەوە دەستخۆشی لە یەکەم و فعلەنەوە ڕخنێشی جدی بە چاک و بەخراپ ڕخنە لە بەڕێز کاک نەوشیروان ناگرن ئەوەی کاک هاوکار دوو پرسیاری هەبوو دوو سەرنجی هەبوو یەکەم ڕخنە لە نەوشیوان مستەفا ئێمە زۆر جاوتومانە ینی مەسەلەن لە ناو بەرنامەکەشان زۆر جا تەشیدمان کردوانێت کە مەسەلەن کاک نەوشیروان و مام جەلال و کاک مەسعود و مامۆستا سەلاحەدین بۆ ئێمە لە ڕووی سیاسی وەکو یەکە ئێمە نازانین بە سوێن خواردن بڕوا ئەکەن یان بە چی بڕوا ئەەکەی یان تۆ بەچی ئەو قەناعەتە لەلا دروست ئەبێت کە مەسەلەن ئێمە لانداریمان بۆ هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن نیە زۆر جار کاک هاوکار ئێمە لە ساڵی 2007 حەزەکەم بگەڕێیتەوە سەری وتومانە ئێمە ئۆپۆزیسیۆنیشیت کەواتە ئێمە هیچ پێویستێکمان بۆ نیە لە بەرەی ئۆپۆزیسیۆن نابین هیچ دەبێت لەوە تی ئەگەین کە ئیشی ڕۆژنامەنووسی ئەوەیە بای ئەوە سەقافەتی هەبێت کە لانداری سیاسی نەکە بەڵام بارودۆخی کاتۆتە پێشەوە کاگەڕانچ مەسەلەن ئێمە ئەو واقع سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە مشکلەی لە سیستەمی سیاسیە هەیە هەندی ئیشکالات هەیە لە سیستەمی سیاسیە دوجار ئەم تەسیراتە سلبیانەی لەسەر میدیاش دروست کردووە ئەم وێنەیە دروست بۆ لەسەر میدیای ئەهلی کە گوایە میدیاشی لاندارە لە حقەتە ینی لە ساڵی 2000 تاکو ئێستا ئێمە هەموو جوابی ئەم پرسیارە ئەدەینەوە کە لانداری سیاسیمان نیە ئەتوانی تۆ بێ بە بەڵگە بیسەلبێنی کە لانداری سیاسی چی باشە سەبارەت بەوەی زۆر جار ئەوترێت ئێوە بە تایبەتی لە کاتی ئینشقاقەکەی برادرانی گۆڕان و یەکێتیە ئەوترێت ئێوە بوون بە دڕکی مەموزین ئێوە بەردەوام هانی ئەم ئینشقاقەتانە سەبارەت بەوە وەڵامت چییە؟ بێگومان ئەو حاڵەتی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هاتۆتە پێشەوە ئەوە زروفێکی ناوخۆی ئەو حیزبێ ئێمە دروستمان نەکردووە بەڵام دوجار هەموو ڕووداوێکی سیاسی ئەبێ بە کەرەسە بۆ ڕۆژنامە ئەمان ڕۆڵی خێری و یا شەڕیان بینیوە لەم ئەحداسانە لە ڕاستیدا من پێما بێ گرفتەکە لەوەدا ینی گرفتەکە منێت دەوری خێریان شەڕیان بینیەوە بەڕێی من هەردووچیان بینیەوە بەڵام گرفتەکە ئەوەیە
کە ڕۆژنامەی ئەهلی و ڕۆژنامەی حزبیش دەستی ناگە بە سەرچاوەکانی زانیاری دەبێت ئەمە بە یاساڕێک بخرێ بۆیە لێرەوە ڕخنەی یەکێتی و پارتی ڕخنەی ئەو کەسانی کە متابعی میدیای ئەهلیش دەکەن لە لاپەڕی یەکەم لە مامەڵەکردن لەگەڵ خەبەردایە بۆ ئەوانش معاناتیان هەیە مثلا دەستیان ناگە بە خەبەر بۆ چۆن میدیای حزبی دەستی ناگە بە خەبەر کەواتە ئەم لێرەدا لە ئاسای ڕۆژنامە نووسیدا بە بڕوای من ینی دەبێت ئەم مەسەلێ چارەسەر بکرێەوە دەبێت پڕ بکرێتەوە دەبێت ڕۆژنامە نووس دەستی بگا بە هەموو سەرچاوەکانی زانیاری و نابێت پەنا بۆ سەرچاوی نادیار و ئەمە زۆر باشە ئەگەر ڕێمەوڵات با وەڵامی پرسیارەکانی باتەوە دووەم سەبارەت بەوەی کە ئێمە ماشێتێکمانداناوە لەسەر سەرۆشی حکوومەت ئەبێتەوە یان نابێتەوە تۆ ئەمە ئیسینتاجە لەو بارودۆخی کە هاتۆتە پێشەوە تاکو ئێستاش کە بەڕێز کاک بەرهەم 2 ساڵە سەرۆشی حکوومەت تاجی خۆت بە فاکت بێ بە بێگومان مەسەلە بە فاکت دێت تۆ شیکارەکەی ئێمە ئەگەبێ لەسەر ژانەرە ڕۆژنامەوانیەکان قسە بکەیت ئەمە ئەچێتە خانەی ئەوەوە خۆ من نەموتۆ هەواڵە دەدەبێت ئەمە شیکارێکە لەسەر بارودۆخە سیاسی هاتۆتە پێشەوە لە شیکاری خۆتا بۆت هەیە بڵێ مەسەلەن تۆ تەحلیلەکەی خۆ تەحلیلەکەی تۆ احتیمالە لە شیکاری بۆت هەیە جملەیەکی خۆت ئۆپینیەنە بۆت هەیە بیکەی بە فاکت و بیکەی بە مانشێت بڵێ بۆ نمونە دکتۆر بەرەم ساڵح پۆستی سەرۆکاتی لەلایەن پۆستی پارتی ڕازی نابێ بۆ یەک تەکمیلی قسەکەی پێشوم بکەم تاکو ئەم ساتە وەختەش کە بەڕێز کاک بەرهەم 2 ساڵە سەرۆکی حکوومەتە تاکو ئێستاش مشکلە لەسەر پۆستەکەی هەیە هەموو ڕۆژی ئەبێتە مانشێتی ڕۆژنامەکانی حیزب و دەرەوەی حیزبیش ئایا کاک بەرهەم ئەوێنێتەوە یان نامێنێتەوە ئەو ساتە وەختەش ئەوە قەزیەکی سیاسی بوو ئایا پارتی دیموکراتی کوردستان دوای ئینشقاقەکەی بزوتەوەی گۆڕان ڕازی ئەبێ پۆستی سەرۆکی حکوومەت باتەوە بە یەکێتی نیشتیمانی ئەمە لەم واقعەوە هاتۆتە دەرێ ڕۆژنامە نووس ئەگەر مافی تحریری لێ بسێنیتوانێ و ئەوەی لێ بسێنیتەوە کە حەقی نییە قسە لەسەر ئەو حەدەسانە بکاتە کە هاتۆتە پێشوانی ڕۆژنامە نووس لەکوێدا لەسەر قسەکان تاوتە تیۆری تازەی میدیاوە ناڵێ میدیا بەس کاری میدیا بەس تەنیا بریتی نییە لە گواستنەوەیکی مجەڕەدی تەرکیزت لەسەر وەڵامەکەی منەوە ئێستا ئەم قسەیەشم تەکمیلی ئەوەیە میدیا ئەبێ ڕیسالەی هەبێ لە دەرئەنجامی ئەو ڕیسالەیە کۆمەڵێ ئیشی تر ئەکات مەسەلەن باڵا هاوار باسی لەوە کرد بۆچی ئینشقاق لە ڕاگەاندن دروستە بێ کاکە ئێمە حیزبی سیاسی نین ئێمە کۆمەڵی هاوڕێین کۆبووینەتوانێت لە کەناڵی ڕاگەاندندا ئیش دەکەیت هەر کاتێک کە ئەو هاوڕێ ڕۆژنامە نووسانە لەوە تێگەیشتن سیاسەتی ئەم کەناڵە ڕاگەاندە یاخود ئاسوودە نیە لە ئیشکردن لەگەڵ تا یاخود پێی باش نیە یاخود کەناڵێکی باشتر دەدۆزێتوانێ فرسەتێکی باشتری بۆ هەڵەکەوێت یاخود ناچارە بێ بچێ بۆ خوێندن تۆڕێگری لێ ناکەی ئەمە لەسەر ئایدۆلۆژیایەکی سیاسی کۆ نەبووینەتەوە کاک سلێمان باسی لەوە کرد کە لەناو ڕاگەاندنی ئەهلیە دید و بۆچوونی سیاسی جیاوازێ فعلەن ڕەنگە ئەمە قەناعەتی لە ساتە وەختێ لە کاتی ئیشکردنی تۆ گۆڕابێ کە پێی وابێ ئەم وەزیفەیە کە تۆ ئەدای ئەەکەی وەزیفەیەکی تەندروست نییە لەگەڵ بیرکردنەوەکانی ئەو لەبەرەوە حاڵەتێکی ئاعتیادیە بەڵام مەسەلەن ئێمە جارێکی تریش لەسەر ئەو نمونەی کاگاوارە باسی کرد دەست لە کارکێشانەوەی چوار پەرلەمانتارەکە لەگەڵ دەکاریدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئێمە بە هەردووشی بە یەک شێوە مامەڵەمان لەگەڵا کرد بەس کاگاوارە یەک حاڵەت هەیە مثلەن بزوتەوەی گۆڕان لە هەڵمژینی ئەو حاڵەتی بەسەریە هەر لە ڕووی ڕاگاندەوە سەرکەوتوتر بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ئەبێ گلەیی لە ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی بکەی بۆچی با وەڵام بمەوە کەناڵە ڕاگەاندنەکانی بزوتنەوەی گۆڕان پێشەوەی ئەمە بێ بە کەرەسێکی ڕاگەاندن بۆ حیزبەکانی تر خۆی هالەکەیێنیان کردی بە قەزیەکی ئەعلامی بۆ ئەوەی بەها ڕۆژنامەوانیەکەی لە خەڵک بسێنێتەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا دوا دەرفەت ئەم بە جەنابتان ئێستا وەکو دوا قسەی بەڕێستان لە کۆمنتێکی کورتە چۆن میدیا ئەهلی بە خەڵکی کوردستان ئەناسێنیت دوای ئەم دیالۆگە دەڵێم میدیای ئەهلی و هەموو میدیای کوردستان پێویستی بەوە هەیە بە خۆیان بچێتەوە پێویستی بەوەی ڕەنگە بڵێم کۆنفرانسێک ڕەن بێ بڵێم کۆبوونەوەیەک ڕەنگە بڵێم یاسا ینی بن پێم وایە کۆنفرانسێک پێش یاسا دەرکردنەکەش میدیا لە کوردستانە بەگشتی باشە و میدیای ئەهلیش بە تایبەتی وەکووتم لە ئەزمەیەگەژی و ئەبێ تەجاوزێ و ئەزمەیە بکە و ڕەنگە ئەو ئەزمەیە ئەزمە و دەردوودووی ناو کۆمەلگەکە بێ چۆن لە سیاست ئێمە ئەزمەمان هەیە چۆن لە ئابووری ئەزمەمان هەیە لە ڕۆژنامەی دنیا ڕۆژنامەش ئەزمەمان هەیە و بەڵام ئەوەی ڕۆژنامەی زەقترە بەڕێز کاک عەبدوڵڵاه زۆر سپاس دوا بەڕێی من لەسەر قسەی کاک عەبدوڵڵاه دوا قسەیە بەم گەنجانە و بە خەڵکی کوردستان وەکو پیاوێکی خوێنەوار میدیا ئەهلی چۆنە ناسێنی میدیا ئەهلی میدیای جێگەی باخ و میدیای جێگەی ئومێدا و ئومێدا ئەو میدیا پێویستە ئەوڕ لە ڕابردووی خۆ بداتەوە لە ڕابردوودا لە غیابی ئۆپۆزیسیۆندا دەوری ئۆپۆزیسیۆنی بینیوە لە هێشتادا پێویستە لە گوتاری هەماهەنگی لەگەڵ ئۆپۆزیسیۆن بێتە دەرێ بۆ ئەوی میدیایشی معتەبەر و میدیای فعلەن میدیای هەمومان بێ و بتوانێت دەوری هەبێ
لەو دیسکۆرسە نیشتیمانی و ئەخلاقی کە هەمومان چاوەڕێ دەکەن کە میدیای ئەهلی سەرکردایەتی دوا کۆمنتی بەڕێستان دوا کۆمنتی کاک یونسەوە دەست پێەکەم بەڕاستی منەستەکەم تێگەڵیەکە ئێستەمێکەیە لە میدیای هەلیەک لە ڕاستە ئێمە هەمومان میدیای هەلین بەڵام هەمومان وەکو یەک بیر ناکەین وەکو یەکیش تەختیە ناکەین و ئێمە وەکو ئاوێنە خۆمان بە ئۆپۆزیسیۆن نازانین نازانمەگەر بەهاڕە نەبووە زەمان ساحمەوتی ئێمە ڕامانگەانە کە ئۆپۆزیسیۆنین وایە ئۆپۆزیسیۆنی نا ئێمە ئۆپۆزیسیۆنی کەس نین ئێمە خۆمان بەجێری هەموو خەڵکی کوردستان نەزانین بە بەکەوادری پارتی وێکێتی و لەڤین و هاوڵاتی بەچێزانەوە وەکو ئاوێنە ئێمە لێرە ناتوین ڕێی بین لەسەر ئەوان ئەوە مەجالێکی دوور و درێژترە بەڵام بەستەوەتە ئێمە خۆمان نەمە ساحمەدتی ئێمە خۆم بە ڕامانگانەکەەوە بەسوێنین ئێمە خۆمان بەجایشت بەڕاستکەم وتم ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆنی یعنی چیە دەرفەت نەما بە گونجاویشی نازانین کە هەڵی یەک لا یەک میدیا بارمەتیتان هەڵی یەک میدیا یاخود کەمکوڕ یەک میدیا بگشتێنێ بەسەر هەموو میدیا ئەهلیە چونکە ئێمە ڕاستە ڕوئایەکی عامانەیە بۆ مەسەلەکان بەڵام لە وردەکاری ئیشکردنمان جیاوازیمانەیە ئێمە لەگەڵ لەڤین لەگەڵ هاوڵاتی و لەگەڵ ڕۆژنامەکانی هەر کەس بۆ خۆی ستایلی کاری هەیە و پێویستە هەرێک وەکو خۆی مامەڵی لەگەڵ زۆر باشە بەڕێز مامۆستا ئەحمەد میرە دوا کۆمنت بۆ جەنابتە چی بە خوێنەرەکانتان و بە دەسەڵاتی شەڵی بەو قسەی دەستم پێکرد بۆ قسەش خفڵیەکەم ئێمە میدیایەکی فریشتەیلی هەڵە و کەم و کوتیمان هەیە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی پرۆفشناڵیەوە لە ڕووی سیاسیەوە بەڵام ئۆباڵەکەی چەنە لەسەر ئەو کارکتەرانەیە کە لە ناو میدیای ئەهلیا ئیشدەکان هێندەش لەسەر دەسەڵاتی سیاسیە هەمیشە سوڵتەی سیاسی ئەوە تهدید دەکات کە میدیا ئاراستەکانی چۆنە لە سوڵتەیەکی سیاسی نادیموکراتیدا میدیا دابەژە بێ بۆ دوو ئاس یا ئاستێکی دژ بە دەسەڵات و هەموو شتەکان وا وێنە ئاکرێ یا میدیایەکە تەبایە لەگەڵ دەسەڵات و ئیشی ستایشکردنە وبێت دەکەم یعنی ئێمە بتوانین پێکەوە وەکوتم لە ڕووی ئەکادیمی و تەجاوزی ئەو بارودۆخە بکەین کە بەسەر میدیادا هاتووە زۆر سپاس بینەران بەڕێز و خۆشەویست من هیچ دوا کۆمنتی خۆم نایام لەبەر گەرم و گوڕی باسەکە بەڕاستی دەرفەتی کەوتۆ نەمایەوە کە من دوا کۆمنتی خۆم بەم تەنیا ئەوەنداڵم هیوادارم تیشکمان خستبێتە سەر لایانی باش و خراپی مێدیای ئەهلی لارێمی کوردستاندا وەک لۆجیک لە لای کێیە ئەوە لە ئەنجامدا ئێوە خۆتان دادوەری بکەن ڕێزی ڕەنسەنگای و کۆی ستاوی پرۆگرامەکەم و NRT-تان بەگشتی پێشکەشەکە مەروە ڕێز و سڵاوی میوانەکانم دووبارە بۆ ئێوە کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ گەنجە خۆشەویستانەش سپاس بەخێر بە سەرچاوم